دەست خۆش بە کاک دکتۆر. زۆر سپاس. بێزەحمەت بۆچی لە ئێستا ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتی لە ئێستا ڕێژەی تەلاق زۆر زۆرە؟ هۆکارەکانی چییە؟ و ئەبێ کچکوڕەکانمان چی بکەن پێش هاوسەرگیری نەک تەنها بیر لە زەواجەکە بکەنەوە؟ مناڵ چکە هیچ گوناحێکی نەباجی نەگونجاین دایک و باوک و تەلاق و جیابوونەوە و لە کاتێکا خۆیان لە نەقسێکی زۆر گران هەزە بۆ شایەکی زۆر گەوراکەن لەو کاتەیە. واللهی کچی من سەبەبەکە چییە؟ ئێستا فعلەن بەداخەوە ڕێژەی تەلاق زۆر بووە. یعنی گەر بچی بۆ دادگاکان بۆ نمونە گەر ئەمڕۆ لەم شارەیە 100 کەس هاوسەرگیری بکە بڕواو هەبێ بچۆ بۆ دادگاکان 670 داواشەی بۆ تەلاق و لێکجابوونەوە زۆرە. 6 لە چاو 100 لەوانی جاریوە 70 بێ جاریوە زیاتری جەبێ. سەبەبەکەی چیە؟ کۆمەڵی سەبەبەیە. هەندێکیان حتا من ڕەبتێکەم بە بەشی دووەمەوانێ کوڕووکت چی بکەن بۆ ئەوەی کە تەلاق ڕێژێکم بێتەوە. یەکەم ئەم کوڕووکچە کە هاوسەرگیریەکەن ئەبێ لەلایانی تەمەنە و نزیک من لەیەکەوە. سندێک جار بۆ تەلاقە بێ ئافرەتێکی 14 ساڵە 15 ساڵە شووی کردو بە کابراایکی 50 ساڵ لەبەرەوەی بزانە پلەپایەکی پۆستێکی هەیە پارەی دەوڵەمەنگ نازانچی دوایی ناگونجێن بەیەکەوە چە بۆ مەسلحەتە مە شووی مەسلحەتە بۆیە بێت تەمەنیان نزیک بێ لەیەکەوە هەتا 5 ساڵ 6 ساڵیش دوور بن کێشە نیە کوڕەکە گەورەتر بێ کەواتە ئەگە حسابی تەمەنی کرد حسابی لانی کۆمەڵایەتی کرد لە لانی کۆمەڵایەتی و ئابووری و ئاستی کۆمەڵایەتی و نزیک بن لەیەکەوە لە ناحی شکلەوانی نزیک بن لە یەکەوانێ لە ناحی ڕۆشنبیری و نزیک بن لە یەکەوە یان یەکێ جامیعی تەواو کردووە ئەچێ کچێک گەیەنێ بۆ نمونە هەم تەمەنەکەی بچێت 14 ساڵە و هەم ئیبتیداییشی نەخوێنووە ڕاستە ئەمە جوانە ڕاستە بەڵام مشکلەکە ئاسی ڕۆشنبیریەکەی دوورە لەم کوڕەوە بۆیە لەسەر سەیری فلیم مسلسلات نازام ئەخبار لەم شتەکە جیاوازیانە بێ چکە ئەم جامیعی تەواو کردووە بۆ چوونی خۆی حەز بە هەندێک بەرنامەی زانستی شتەکە بەڵام ژنەکەی ئیبتیداییشی تەواو نەکردووە هەر حەز بە شەڕەجنێ و تەرفیه و گۆرانی لاواز و چی و چیەکە کەواتە مەزێکی تر لە کێشەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشداری کردو بەداخەوە زۆر جار خەڵک لاساییە کاتم سەرسەلەیەکە بینێ ئەڵێ ئەو پیاوە لەگە ژنەکەی وایە بۆ پیاوەکەی منوان ناکە یا ئەو ژنە ئاوایە بۆ ژنەکەی منوان نییە تۆڕە کۆمەڵایەتیەکان خیانەتی زەوجی زیاد کردووە باری ئابووری هۆکاری ئابووری کەواتە کۆمەڵی هۆکار هەیە بەداخەوە کە ڕێژەی تەلاق زۆر بووە کە ئەمە زۆر خەتەر و مەترسیدارە لەسەر بنیادی کۆمەلگای کوردی بۆیە ئەبێ لایەنی پەیوەندیدار بەڕاستی دەست بە توێژینەوەی زۆریش کراوە پێشنیازی زۆر جوان کراوە هی تریش بکرێ بۆ ئەوەی هیچ نەبێ ڕێژەکەی بنەبڕ ناکرێت بەس ڕێژەکەی کەم کرێتەوە حین لە بەرامبەر و لە جاتی لە 160 غزانەکان لێک جابنەوە بابێ لە 140 بابێ لە 130 بابێ لە 120 بابێ لە 100 ئەتوانێت ئیشی لەسەر بکرێت و زۆر شتی تریشەیە کە پێویستە کچ و کوڕەکە یەکتری بناسن ئەوەنگە نازش بنیسا زۆری تەلاق و لێک جابنەوە لە ناو کوڕکشانەیە کە تەمەنیان بچووکە کچی من 14 ساڵ و 15 ساڵ و 16 ساڵ تەلەبەی متەوەسیە وازی لە خوێن ناو شووی کردەوە وەزانی شوکردنەوە خۆشە خۆی نازج نییە هێشتا گەشەی بە تەواوەتی نەکردووە هێشتا عەقڵی بەتەواوەتی گەشەی نەکردووە لەکوێ مەسئولیەتی مناڵ بەخێوکردن و مەصرەفی مۆلیدە و کارەبا و ماڵ و ناز زەحمەتە ئەوانە ئەنجام کێشانە هەر نازانی مناڵەکەشی پەروە دەکات بۆیە ناچار پەنا بۆ دایکەوە دایکی تەداخلە ئیتر شت زۆرە هۆکارەکان زۆرم